داواتانك دەستانگر ئەو شەو لە ماڵی ئێمە من تاڕوون چەرموو کردناو مردمە پێشکەشەوە بێ کاگوڵا ئیتر ئیمشۆ بە خاترەوە داوەتانمان کردەیە کوڕەکان ئەو نەزەنیاندا وتیانە باوکە نەوار ئەوان مانگەرەکە هەر لێنەوە بڵبڵی باشە کاگوڵای ماینە خەمەتە عینە خزمەتە کاگوڵای یانە دە هەم بە خەمەت هەچواتانە خەمەت لە ئێمە خەمەت لە ئێمە ئیجازەت کاگوڵا باشەکە فەرموو درستە ئەوە ئیمشەو شەوێ تر یادگاریە و هاینە ماڵ کاگوڵا دوارە ئەم دەفعا بە ئۆرکەسترێکەوە هاتینەسە خزمەتان و ئەو وەختە گەرەکمانە نەوارێ بۆرین بوو یادگاری بوو ئەستری و گوڵا یاخوا بەخێر بێت بینن دەگەل عەزیز شنەوە دەگەل ئەری شنەوەن دەگەل و بینن دەگەل عەزیز فەرقانی وەی مەهەر لایکەندی هەر عەزیزن ئەس بە حزب مبارەکتان ئەو نەئێمەتان خەجاڵەت کردوە بە فاکس و ئەیمەل و بیمەل و ئەو وەختە سەختی و پەیغام و پەسغام ئێمە ئیتە هەرما بین شەرمەندە دانین ئەمڕا ئیتر هاینە خزمەت دوو عەزیزترا و ئیشەڵا دوو مانگتە دوارەوینە شەش سێ مانگتە دوارەوینە هەشت کات یانێ دانەوە زەمینێکی چلی ئەو وەختە ئەس بە حزب مبارەکت گەرەکمانەت ئیمشەو نەواری بۆرین بۆ ئێوە گلایەکتان دایدی گلەیمان لێ نەکەن فەرموون یاخوا دەمتان خۆش تانێکتانم چاکە فەرموون کاغڵە بەداخەوت هەدە گەرمان کرد و توانی گەورایە ئەمە لە باوەکو دایکانە هەی ئیشەڵا شەریف ئەحمەد بی
حيب دەست و پەنجە و خۆش مانەوێ برا تازە نیرۆ گوتی تازە ئەنرژیم گوتی ئەوە گشتی پێشکەشی بە ئەستری و کاگوڵا کوڕە کوڕت نابێ خانە تاوە ئیشەڵا ئەم لاکەشی بۆ سوڵی شەو